بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بە هاوکاری هێزەکانی دژە تیرۆر زیاتر لە 25 تۆن دەرمان و پێداویستی پزیشکیان بۆ کانتۆنی کۆبانەی خۆراوای کوردستان ڕەوانە کرد. بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانی ڕوونی کردەوە کە دەرمان و پێداویستە پزیشکەکان لە چوارچێوەی ئەو هاوکاریانە دادێن کە بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی بۆ کۆبانیان دەنێرێت و ئەوەشی قسە ڕوو کە کۆمەکە تەندروستیەکان بە هاوکاری هێزەکانی دژە تیرۆر ڕەوانە کراون. ئێمە بە هاوکاری لەگەڵ دەستگای دژە تیرۆر ئەم هاوکاریانە دەگەینی کۆبانێ. ئێمە پێمان وایە کە کوردستان هەر کوردستانە کوردێک لێرە بێ خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکەین و کوردێک لە کۆبانێ بێ هەم ئەرچی ئێمەیە کە پێویستی بە دەرمان و پێداویستی هەبێ ئێمە هاوکاری بکەین بە موقعی جوغرافیەکەی ئێمە وا هەڵکەوتوین کە دایم شەڕ و شۆڕ و تیرۆریز لە دەورەمانە لەبەرەوە ئێمە هەمیشە دەستی ئاشتی خوازانەمان هەبووە و بە تایبەتی دوای سەردانی بەڕێز کاگلاهور کە واقعەکەی بۆ باسکردین کە وەزعی کۆبانێ لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی دەرمانەوە چۆنە ئێمە بڕیارماندا کە سەر و 25 تن دەرمان و پێداویستی پزیشکی بنێرین بۆ کۆبانێەوە. ئەو دەرمان و پێداویستیانە حەزەکەم ئەوە بڵێم ئێمە لە نەخۆشخانەکانی خۆمان لەو نوع زیادمان هەیە و پێویستمان پێی نابێ، بەڵام ئەمە هەموو نوعێکی تایە، هەر لە دەرمانی موزمینەوە، هەر لە سەپلایەوە، هەر لە مخەزیەوە، هەر لە دەرمانی ئیلتیهابات بۆ شەڕ، هەر لە دەرمانێک کە ژنی سکپڕ و چاودێری دایشی دووجان پێویستی وەکو دەستگای دژە تیرۆر زیاتر لە 3000 هاوکاری تەندروستی تەرتیب کراوە لایەن دەستگاکەمانەوە ڕەوانە کراوە بۆ کۆبانێ و لە بواری سەرباسی و لە بواری لۆجستیش چەند جارێک کۆمەڵێشتی باش گەێنراوەتە دەست خوشکبرایانی ڕۆژاوا و پێشم وا بێت ئەمە دوجار نابێت بۆ گەیاندنی هاوکاری بەدەست ئەوان. ئەوەی پێمان بکرێت لە هەوڵا ئەبین بۆ پڕکردنەوەی پێداویستەکانیان لە هەر بوارێک بێت، تەندروستی بێت، سەربازی بێت، لۆجستیک بێت، ئەوەندەی پێمان بکرێت. ئەو کۆمەک و دەرمان و پێداویستیانەی کە ڕەوانەی کۆبانی کران پاش چەند ڕۆژە گەشتنە کۆبانی و بەرپرسانی کانتۆنی کۆبانیش سپاسی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و دژە تیرۆر دەکەن بۆ ناردنی و هاوکاریانە و بازەوەش دەکەن کە ئەو کۆمەکانە بۆ ئێستای کۆبانی زۆر گرنگە و پێداویستی سەرەکی هاوڵاتیان و شەڕوانانە لە بەرەکانی جەنگدا. ئەم سپاسی ئۆلیمپیاد دەرمێژ سلێمانی باشووری کوردستانی مەراوەتی ئەمۆکی ئەنجومانە تەندروستی باژارێ کۆبانێ و دەستە تەندروستی باژارێ کۆبانێ سپاسیا برێز لاهور دکن کۆژ باشووری کوردستانش باژارێ سلێمانیش مەرا دەرمان و ئالیکاریشان لە باژارێ کۆبانی ئەف دەرمانە ئەم گەلێ کۆبانی دەمەکە درێژە دوورپێچگیرنە چل حالی باشوور تا چه حالی سیمال کادا چه حالی باکوری کردستانه دور پیشگیری بون و لوک هایجی ل حالی چطور دام دور پیشگیری نه باجر کوبن داستانگه گدا بو وی درمانا و گلک مرا وری کار بکم کن گله خوا و زارو که کوبن ملت کوبن درمان بکن استاجی وقت ملت کوبانی هم سپاسی شکوبن حتی سلیمانی برز لاهور سپاس دکن که آری کاری جمعراج باجر سلیمانی شانده کوبانی. ناردنی ئەو کۆمەک و هاوکارانە لە دوای ئەوە هات کە لە ماوەی ڕابردوودا لاهور شێخجەنگی بەرپرسی ئاژانسی زانیاری و پاراستن سلاش زانیاری سەردانی کۆبانی کرد و بەڵێنی پێدان کە بەردەوام دەبن لە هاوکاریکردنی کۆبانی. ئەو میلەتی دوای ئەوانش بەردەوام لە پارێزگاریکردن لەو خاخ وڵات و بۆیە ئێمەش بەڵێن دەدەین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو کوردستانی باشوور چ لە دەستی ئێمە بێ بۆ ئاوادارکردنەوەی کۆبانی هەوڵ دەدەین لەگەڵ دەسەڵاتی دیوەری قسە بکەین، هەوڵ دەدەین ئەو تشتی کە لە دەست ئێمە دێ خۆمان بتوانین بیکەین لە مەسەلەی قوتابخانە، خەستەخانە، مەشاریعی تر و هەوڵ بدەین سەرمایەدارێک باشوور داوەت بکەین بۆ کۆبانی و چۆن دەستمان بەرگریکردن لە کۆبانی بە کاریکردنی شەڕوانان لە خوشکبرایانمان لێرە هەوڵ دەدەین لە ئاوادانکردنەوەی کۆبانیش جێدەستی بەدیار بێت. شتۆک باسم کرد کۆبانی ڕەمزێکە نەکەنا بۆ داری ڕۆژاوا چۆن هەڵەبجە بۆتە ڕەمزی زوم لێکردنی کوردان کۆبانیش بۆتە ڕەمزی قارەمانێتی و بەرخوردانی هەر چوار پارچەی کوردستان بەڵێن نابێت کە ئەم برایەتی و دۆستایەتی بپارێزین و فەرێک پێ بدەین و چ لە دەستیمە بێت بۆ هاریکاریەوە بۆ ئاوادانکردنەوەی زیاتری کۆبانی بەڵێن نابێت کە هەوڵی جدی دێن بۆ جاری یەکەم نییە کە کۆمەک و هاوکاری دەگەێنرێتە کۆبانی و ڕۆژاوای کوردستان. دژە تیرۆر
پێشتر بە ناردنی چەک و تەقەمەنی هاوکاری کۆبانی کرد کە بۆ کاتە ڕۆڵێکی گرنگی هەبوو بۆ بەرگریکردن لە کۆبانی و ڕۆژاوی کوردستان. ئێستاش جارێکی تر دەستی هاوکاری گەیاندەوە پارچەی کوردستان، بەڵام هاوکارێکی ئەم جارە لە ڕووی مرۆییە و ئەوەی ئەم جارە دوای ئازادکردنی کۆبانی نێردراوە لە پێداویستیە هەرە گرنگەکانی کوردانی ڕۆژاوایە و کۆمەک و هاوکاریەکانیش بەردەوامی دەبێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز.